بۆ دەوڵەتە مەتەڵەکەی سەرۆک. ئەوە چییە بە خوێن سوورە؟ نەلێت نزیکە نە دوورە، بە سنووردا بڕدا بڕە و بێ سنوورە. ئەوە چییە نە لەوێ ناوی ئەهێنن نەوجودی هەیە لێرە، وەکوی هەلکەی کەڵەشێرە، نەباریکە نە ئەستورە، بن ئەشکەوتە تاریکە و سەرچاوەی نورە. لەلای ئەمیان خەیاڵ و خەونی شاعرە و لەلای ئەویان عەلوەیە هەڕاجی تورە. ئەوە چییە سیاسی بۆی دەبن بەداش، پێشمەرگەش بۆی ئەبێ بەجاش. هەموو جنود بیلا حدود، مەلاشەڵێ مجاهیدی وەلی ئەمرن، خوایە تۆش لێیان ببوورە. خۆ ئەمە ئەی ڕەقیب نییە، ئەم سرودە، ئەمە مژدە سواوەکەی کاک مەسعودە. دڵنیاش بن چۆنی باسکە هەر بەزمەکەی ئال سەعودە. ئایا دەتەوێت ببیت بە یەکێک لە خوێنکارەکانی مامۆستا کرێکار؟ زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی.